دووبارە سڵاوتان لێ بیازان لە بەشی سێهەمی بەرنامەکەمانە هەوڵدەین کۆمەڵێک زانیاری ورد دەربارەی ئازارەکانی بڕبڕەی پشت و وەروەها هۆکارەکانی وە چارەسەرەکانیشی لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر علی عومەر پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕەی پشت بۆی ئازیز باس بکەین. کاکتۆریان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئازارەکانی بڕبڕەی پشت بەڵێ ئەمە یانی چی؟ یانی بچی ئەوتری ئازارەکانی بڕبڕەی پشت؟ ئازاری پشت ئەگەر شرت نییە هەر مشکلەکە لە بڕبڕی پشت بێت لە ئەو ئێسقانانە بێت. شتێکی زۆر باوە ئازاری پشت. کەس نییە ڕۆژێ لە ڕۆژان ئازاری پشتی نەبوو بێت. مانایەوە شتێکی زۆربەی کاتەکان شتێکی ئاسانە. زۆربەی سەبەبەکانش گرژی ماسوولکەکانە. یعنی تەشەنجە. بەڵێ ئەویش خۆی ماوەیەکی ئەوێ و چاکە بێت. ئازاری بڕبڕەی پشت. بڕبڕەی پشت ئێمە پێک هاتووە لەو فەقەراتانی کە لەسەر یەکترین و لە بینەکەیان دیسکێک هەیە، مادەیەک هەیە بۆی ئەو ئێسقانانە نەدەن لێک و لەناو ئەو بڕبڕەی پشتە بۆڕەیەک هەیە دەمار لێ دێتە خوارەوە لە مێشکەوە کە پێڵێن حەبلی شۆکیان دەرکەپەتک. لە دەوروپشتی ئەم فەقەراتش ماسوولکەمان هەیە. ئیتر ئێمە سەبەبەکە ئەگەر لە فەقەرات بێت بۆ ئەو شتانە ئەگەڕێتەوە یان ماسوولکەکە یان ئێسقانە یان دەمارەکەیە یا ئەو دیسکەیە یان جارواش هەیە هەر لە حەبلی شۆکیەکەش خۆی جاروایە مشکلە دروستە بێگیری وشە دروستە. کاک تۆ زۆر جار باز لەوە دەکرێت کە جوڵەیەکی کچوپڕ دەبێتە هۆی ئازار لەم بڕبڕێ ئەو جوڵانە کامان بە چ جۆرە جوڵەیە بە چ شتێک دەبێتە هۆی دروستبوونی ئازار لە بڕبڕێ پشت و نەخۆشیەکە لەو بڕبڕای دروست بێت. کاک دانیار ئەگەر هەر جوڵەیەک ئینسان ڕانەهات بێ لەسەری بۆ نمونە یەکێک ئەچێ بۆ جیم 10 ساڵات چێ تەمرینی خۆیەک، بەڵام ئێستا کۆرسێکی تازەی هەیە، تەمرینێکی تازەی هەیە، شەو ئازاری ئەبێت، ئەوە تەشەنج. یەکێکی ئیسراحەتە ئێستا چوو لە باخەکەی خۆی نەختە ئیشی کرد، ئەوە تەشەنجەوە، ئەڵێ دوێنێ نەختە ئیشم کرد. لەبەرەوە ئەگەر ئازارێک هەبوو باشتر وایە ئێمە بیرکەینەوە ئەمڕۆ چیمان کردو دوێنێ پێرێ چیمان کرد. لەوانەیە ئەگەر تەشەنج بێ ئەبێ هەر لەو زەمانەیە بێیان ئەمڕۆیان دوێنیان پێرێ. ئەگەر ئەوە بوو مەسەن ئیشەکە کردووە یان زۆر دانیشتویت یان زۆر ڕاوەستاوی یان لە ناو سیارە ماویتەوە یان ئیشەکە کردو پێشتر ڕانەهاتوتە لەسەرەوە، ئەوە تەشەنجە، ئەوە هیچ ترسی نییە. زۆربەی کاتەکان ترسی نییە خۆی وردووردە چاکەبێت، بەڵام باشتر وایە عیلاجی بۆ وەرگێ بۆی ئازارەکەی زووتر چاک بێت. چکم تەشەنجەکە نەختی ئاوساوی دروستە بێ، ئەو عیلاجانی کە خەڵکیش وەرێگرێت پێڵێن ئازارشکێن عادەتەن و ئاوساوی کەمەکاتەوە ینی ئیسوادی هەرە بێت. زۆربەی کاتەکانی ئێمە شتێکە نووسین بۆ نەخۆشەڵێ ئەمە عیلاجیان ئازارشکێن، ئەگەر ئازارشکێن وەری ناگەن خۆی وان نییە ئازارشکێن ئەی چۆن ئیشەکە ئەبێ و ئاوساوێت کەم کاتەوە بۆی ئازارەکەت نەمێنێ. چون هەر ئازار شتێکی ناخۆشە زەختی بەرزەکاتەوە تووشی بێتاقەتیەکە ئەی چۆن کەواتە کاکتۆر دڵیان بینەران ئێستا سوود لەمە وەرەگرن پۆلێنێک بکەین بۆ ئازارەکانی پشت. ڕەنگە ئێستا کەسێک بینەرمان بێ بڵێ من پشتم ئازاری هەیە، بەڵام ڕەنگە ئازارەکەی گورچیلە بێت ئەو تەشەنجاتە بێ یان چی شتێکی تر هەیە وا بکەم من پشتم ئازاری هەبێ و چۆن بزانم ئەو ئازارەی پشتم ڕەنگە فەقەرەکانم بێ یاخود بڕڕەکانی پشتم بێ. وتمان ئازاری پشت شتێکی زۆر باوە ئەوەی کە ترسمان لێ نییە تەشەنجات ئەوە بەوێ ئیشەوە کرێت تەشەنج ئازارەکەی زۆرە. ئازارەکەی زۆر ینی ئەڵێ تۆ چی ئەڵێ تەشەنج من هەناسادەم ئازار زیادەکە ناتوانم بجوڵێمەوە ئاوا خۆی گردووە لار هاتووە بۆ عیاد لە دوێنێ ئاو هەم بەیانی هەستام ئاو پشتم خوار بوو ئەوە خۆی تەشەنج ئازارەکەی زۆرە. سەبەبی ئازارەکە چیان خوێن لەو کاتەیە ماسوولکەکە گرژە بێتەوە خوێن ناگاتە ئەوێ یعنی ئازاری تەشەنج و ئازاری مناڵبوون لەوانەیە لەیەک بچن ئەوەنە زۆرە خۆی. ئەگەر تەشەنجات بوو وردە خۆی چاکە بێت، بەڵام تر ئێمە سەبەبمان زۆرە بۆ ئازاری پشت. ئەمێ بە دیاریکراوی زین چۆن ناڵێم یعنی فاسی خۆمان بکەین بەس بۆی ئیهمالی نەکەین چکە پێم وابێ بڕبڕەی پشت ئەگەر زوو فریای بکەوی لەبەرەوەی جمگەیە و بڕبڕەیە ئەکرێت چارەسەری ئاسانتر بێ بۆی ئیهمال نەکرێ چۆن جای بکەینەوە هەست بکەین گومان بکەین ڕەنگە بڕبڕەکانی پشتمان گرفت. چی کاتێ پێویستەکە ئێمە بچین ڕاوێژ بە دکتۆرێ بکەین. ئەگەر ئەو ئازارە هاتە قاچەکانمان یان بۆ نمونە ئەگەر ئازارەکە لە مل بوو ملیش هەر بەشێکە لە پشت هاتە دەستمان هاتە باڵمان سڕبوونی لەگەڵ بوو لە قاچیان لە دەست
یان زعیفی لەگەڵ بوو ئەڵێ ماوەیەکە نعلەکەم لە پێم دەرەچێ یان ناتوانێت پێی بەرز کاتەوە یان شوێنێکی زعیفی لەگەڵ ئەمانە ئەبێ بڕات ئەگەر تەسیری کرد لە میزکردن یا میزی ڕاگر نەکریان بۆی نەکرا ئەبێ بڕە ئەگەر تای هەبوو ئازاری پشتی هەیە و تاشی هەیە ئەبێ هەر بزانیم سەبەبەکەی چی ئەگەر زۆر بە تەمەن بوو ئەبێ هەر پشکنینی بۆ بکەین ئەگەر بۆ نمونە نەخۆشیێکی تری هەبوو شێرپەنجەی هەبوو ئێستا ئازاری پشتی هەیە حتا چاک بوو بۆتەوە لەو نەخۆشیە چاک بۆتەوە بەڵام ئێستا ئازاری پشتی ئەگەر شکری هەبێت ئازاری پشتی هەیە ئەگەر مناڵ بێ ئازاری پشتی هەیە ئەگەر ئازارەکە بۆ ماوەیەک مایەوە بۆ نمونە ئەگەوتمان تەشەنوجات و یان گشتبوونەوەی ماسوولکەکانە هەرە بێ هەفتەیە دەڕۆژ بێ ئەو پەڕی 2 هەفتە وردە خۆی چاکە بێ بەڵام زۆربەی کاتەکان چەند ڕۆژێکە تەمان ئەگەر مایەوە تا مانگێک ئەبێ بڕات ئەمانە تقریبا ئەوەی سە لە خەیاڵما بێت ئەبێ ئەمانە چێ پشکنینی بۆ بکە بزانین مشکلەکە چییە تۆ زۆر دەوترێت دەرچوونی دیسکی ئەو بڕبڕێ ئەمە چۆن دەرەچێەوە ئازار چۆن دروستە بێت لە دەرچوونی ئەم دیسکە لە بینی هەر بڕبڕەیەک و ئەوەی سەری و خۆی و ئەوەی خوار خۆی دیسکێک هەیە ئەو دیسکە مادەی دیسکەکە دەور پشتی فایبەرێکی زۆر بەقوتە و ناوڕاستەکەی مادەیەکی جیلاتی نییە بۆ ئەوەی وەکو دەبڵی سیارەیشەکە ئەو قووەتە ئەمتیساسەکە نایە لە بگاتە سەر ئێسقانەکە و ئێسقانەکە بخورێتەوە ئەم دیسکە جاروایە خۆی تێکەچێت مادەی ئەو دیسکە تێکەچێت تێک چوون بۆچی تێکەچێت علمی تازە ئەڵێ جیناتە تۆ استعدادت هەیە دیسکەکە تێکچێت چۆن استعدادت تایە تووشی شەکرەبیت استعدادێکی جیناتە ئیتر ئەگەر زروفێکی باشی بۆ برەخسی ئەو دیسکەکە تێکچێت یعنی زروفێکی با بڵین خراپی بۆ برەخسێکە تێکەچێت بۆ نمونە دوو کەس عینەن جیناتیان هەیە کە ئەو مشکلی هەبێ دیسکەکە یەکیان وەرزشەکە ئەوتریان وەرزش ناکە وەزنی زۆرە شتی قورسی هەڵگردووە ئەو دیسکە چیە بێت ئەو مادەی جیلاتینەی کە لە ناوێتی دەرەچێتە دەرەوە کە دەرچووە دەرەوە ئەچێتە سەر دەمار ئەگەر دوور بێ لە دەمارەکە و مشکلەمان نییە هیچ ئازارە دروست ناکە بەڵام کە چووە سەر دەمار ئەو کاتە مشکلەکەمان لێوە دەست پێکە ئەو ئازارە لە پشت دروستە بێت دێتەوە قاچەکانیش جارەوە هەیە وەکو حاڵەتێکی کوت و پڕ دێت قاچی ئیش ناکەوە تەمانەوە زۆر دەگمەنە بەڵام احتیمالە بگاتەوە جاروە شوێنێ لە قاچی ئیش ناکە جاروە هەردووکی جاروە هەیە میزی بۆ ڕاگیر ناکرێت ناتوانانی میز بکە جاروە هەیەتر کە ئازار گەیشتە قاچەکان ئەوە زۆربەی کاتەکان هی دیسکش نەخۆشی گەنجە یعنی عادەتەن کە ئەچینە تەمەن دیسک مشکلی دیسک کەمتر ئەبێ مشکلی تەسک بوونەوەمان زۆرترە کە ئەو قەناتی کە حەبلی شەوکەکەی تیادێتە خوارەوە تەسکە بێتەوە ئیتر چەند هۆکارێکیش هەیە بۆ ئەوە زۆربەی هۆکارەکان هۆکاری تەمەنە کە تەسکە بێتەوە ئەگەر تەمان ئەوە وای لێکە فقرات زەعیف بێت ئەگەر ئێمە وتمانە بێ وەرزش بکەین ئەگەر ماسوولکەکانمان بەهێز بن چاوەڕێ ئەوە بن کە فقراتەکان کە خۆی ئێسقانەکان زەعیف بۆ بەس ماسوولکەکانمان بقوتن لەوانی هەست بە ئازار نەکی لەوانی ئەو مشکلە هەستی پێ نەکی کاکتۆر لە حاڵەتێکی تەندروستە کەیسێک هیچ کێشەی نییە ئاسایی باوترین ئەو هۆکارانەی وای لەکەن فقراتی تووشی گرفت بێ بنمونە بە تابێسە لە وەرزی بەهارین قاچکان و دەستشکان لە شاخەوەیانەوە زۆرن ئەمە کرێ گرفت بۆ پشت دروستکە هەڵچوون بە شاخێکە مەسەن بە هەڵایا خودت هێنانەوەی کۆڵێکی زۆر توانم بڵێم ١٠٠ بۆ 20 هەرێمی کوردستان هاونیشتیمانیان چن لەو شاخە بە کۆڵ قورسشتیانەوە ئەمانە تەسیرەکە لەسەر کەسێک بە درێژایی یەک کاتژمێر بەڕێە مەسەن لەو شوێنە قورسەیە قۆڵێکی قورسیشی پێوەیە ئەمە ڕاستەوە خۆات بڕڕەکەی پشت ئازاری پێگە یاخود ئەکرێ بۆ درێژماوەی ماکەکانی لەسەر دەرکەوێ یاخود دواترە بڕڕی پشتەکانی گرتی بۆ دروست بێت ئەگەر ئەو کەسە تەندروست بێت و ئەو ئیشە ڕۆژانە کرد بێت یان بەدائمی ئەو ئیشەی کرد بێت وە نمونەیەمە بەدەگمەن زۆر ئەبینین بەڵام زۆر کەمە بینین لە کرێکارێکە پشتی بشکلی هەبێت ئەمەلیاتی کرێکارێ بکەین زۆر کەمە زۆربەی ئەو کەسانی ئێمە ئەمەلیاتیان بۆکەین ئینسانێکن ئیسراحەتەن ئیش ناکەن
يعني ئیشەکەیان قەزم ئیشەکەن بەڵام ئیشەکانەوە نییە جوڵی تیاابێ ئەوانەی کە کۆڵە دەنە کۆڵیانە ئەزانن چۆن کۆڵ من و تۆ لەوانێ نەزانانی بەس ئەوە زانێت چیەکات یعنی جسمی ڕاهاتووە لەگەڵ ئەمەیە و شاخڕەویش وەرزشی زۆر باشە هیچ تاسیری نییە بۆ پشت ئەگەر ئینسانەکە تەندروست بێت و هیچ ئازاری نەبێت هیچ مشکلی نەبێ وەرزشی زۆر باشە حتا یەکێ لەو شتانی کێمە نسیحەتی نەخۆشەکەین ئەڵێن ئەبێ زۆر بڕۆیت بپێ دکتۆزای پرسیام لەکیەوە سەرچاویگرت وێنەیەکە بینی ئەگەر بڵێن 50 خانمە بوون دڵیان هەموو ڕۆژە و ئیشە ناکەن هەمووی کۆڵێکی گەورە دڵیان گیابەهاری و شتی شاخ بوو یان ئەمە هەر لە خۆت هەستە کرد ینی قورسە ئەو بارێ ڕەنگە ئەسە لەوە هەستی پێ نەکەن ساڵی دووجار ئەو حاڵەتی بۆ دروزوێ دواتر ڕەنگە ئیتر بۆ لایەوە بێت هەر شتێک هەڵگیری نیەمە لەسەر پشتمان ئەبێ لە 115 وەزنی خۆمان زیاتر نەبێت خاستن ئەوانە لە بەهارە ئەوی شاکەن ئەگەر ماوەیە زۆریان نیان کردووە لەوانەیە تووشی گرفت ببن خاستنەکە کۆڵەکە زۆر بێت ئەگەر گیاوشت بێ بڕۆ ناکەمەوەنە قورس بێت بەڵام ئێمە شتێک تر کەوتەوە بیرم ئەو مشکلە لە تەلەبەیە هەمانە لە قوتابیە خوێندکاری بچووک مناڵ ئەچێ بۆ مەکتەب جانتایەکە داتە کۆڵای جانتاکەی زۆر قورسە لە کۆڵی ئەو ئافرەتە قورسترەکە جەرابەت بینیتە لە بەهاراچە گیاکۆکات لێوەیە مشکلەمان بۆ دروستە بێ یعنی مناڵ هەیە پشتی ژانەکات دوایە گەڕین بۆ سەبەبەکەی سیرەکەین جانتاکەیەتی کە کاتە شانی ڕاستی قورسە ینی لە وەزنی لەسەر لەگەڵ وەزنی ئەو مناڵەیە لە 115ەکەی زیاترە مشکلەکە جار وایە لێوێ دروستە بێت حتا ئەگەر شتێکش هەڵگری بە کۆڵ هەڵیەگریان بەدەست هەڵێگری ئەگەر هاوسەنگی بپارێزی بۆ نمونە تۆ شتێکی قورس هەڵگری بەیەک دەست ئەتوانی دابەشێکی بەسەر هەردوو دەستەکە تا زۆر باشترە لەوەی بەیەک دەست بێت ویستێت شتێک هەڵگری لە ئەرزەوە ئاها بەرزیکەیتەوە باشتر وایە ئەژنۆت بچەمێنیتەوە نەک پشتت هەمووی بچەمێنیتەوە لەو کاتانەیە ئەو شوێنە زەعیفی کە وتمان لە دیسکەکە لەو کاتانەیە چاوەڕی فرسەتێکەکە لەو کاتەیە دیسکەکە دەرەچێتە دەرەوە زەخت خاتە سەر فەقراتەکان زۆر جاواز لە دروستبوونی بەکتریاکەن لە دڕبڕی پشتامەژە بێتەوەی ئازارشتی و ئابێت یان ممکنە ئەمەش وڵێ سەبەبەکانی نەخۆشی فەقرات لەوانەیە سەوفان و گۆڕانکاری بێ لە ئێسقەکان و ئەسخانەکان و دیسکەکان لەوانەیە شێرپەنجە بێت لەوانەیە ئیکێ لەوانش التیهابات تر ئەگەر التیهابەتەکە بەکتری بێ یان هەر سەبەبێتتر بێ ئەیسش نەخۆش ئەبینین کە التیهاباتی هەیە یعنی ئەو دیسکە خۆی یەکێ لە مشکلەکانی ئەوەیەکە التیهابەکە بەکتریا بگاتە ئەوێت صفەتی ئەو دیسکە ئەوەی خوێن کەم زۆر کەم بۆ یەچێت هەر خوێن دەمارێکی تایبەتی نییە بچێت بۆ ناو دیسکەکە خوێن لە دەور پشتە وەرەگرێ لەبەرەوە احتیمال لە تووشی التیهاب حتا کە تووشی التیهاب بێ درەنگ چاکە بێ چکم تۆ کە دەرمانی دێتێ بێ بەناو خوێنەکەیە بڕۆ و دەرمانە کەمەگاتە ئەوێت چکم خوێن کەمەگاتە ئەو دیسک یەکێکە لە نەخۆشەکان التیهابات حتا ئەگەر نەخۆشی سیل کە ئیستا زۆر کەمە ئێمە جاجار ئەبینی لە فەقرات دووبارا بێتەوە لەو کەسانی کەوە مەناعەیان زۆر کەمە بەرگری لەشیان لاوازە بێت جاروە هەیە ئەیبینین بەس ئەوەش هەر نادرێ ینی لەوانەیە لە ساڵێکە نەخۆشی دوان شتی ئاوا ببینین لەو کەسانی کە مەناعەیان کەمە ئەو نەخۆشی سیلە ئەبینین ئەدا لە فەقرات جاروایە حمەماڵتا ئەدا لە فەقرات سەبارەت بە خانمانی دووگیان زۆر جار تووشی ئازاری پشتە بەتایبەت کێشی منداڵەکە زۆر بێت ئەمە ئایا دەبێت هۆیەوەی کە دوای لەدایکبوونی منداڵەکە ئەم ئازارە هەر بمێنێتەوە بۆی لەو کاتی لە کاتی دووگیانە فیسۆلۆجی لەش هەمووی ئەگۆڕێت ینی قەت پێش وەکو پێش ئەوە نییە کە دووگیان بێت دوای ئەوەش کە چێتەوە سەر شێوازی ئاسایی خۆی لەو کاتە فیسۆلۆجیەکان هەمووی فیسۆلۆجی لەش هەمووی ئەگۆڕێ بۆ نمونە ماسوولکەکان هەمووی ئەکشێن و خاو بنەوە نسبەی ئاو زیادەکە لە لەشا زۆر شت هەیە ئەگۆڕێت احتیمالە تووشی پشتێشەیە بێ لە بۆنەی شکلی لە شێوە کە ئێستا حاڵەتێکی ینی موقعەتەك بۆ ئافرەتە احتیمالە تووشی لێ بەڵام ئەمە شتێکی فیسۆلۆجیە دووگیانی ینی شتێکی ئەتیادیە ئەو ئازارانە ئەبێ حەلی هەبێت حەلەکەش ئەوەیە ئەبێ وەرزش بکات
ئەگەر لە ئینسانێکا بێت سەحەتی باش بێت و وەرزش بکات تووشی و ئازارە نابێت ئەگەر تووشیش بوو شتێکی ئاساییەوە زۆر باشە کاکتۆر بابەتێکی تر هەیە نازانم ئەو کەیسانە لای خۆت چەندێک هەبێ بووێن تنیا بینی بێتت لە کۆمەلگای کوردەواری بۆ هەموو برانجەکانی تر ئەم حاڵەتە هەیە ئەویش چارەسەرە کوردەواریەکانە من بینیومە کەسێک پشتیە شاوە سەر و خوار هەڵیان واسیەوە ڕاکێشانێکی زۆر و نازانم بەستنەوە و بە گوریسکێشان و کۆمەڵێک لەو حاڵەتانە ئەمانە هەیە ئێستا ماوە یاوە خۆت چەندێک زیان بە حاڵەتە با بڵێن بە بڕێ پشتیەگەیان ئەوەندەی تر خراپیەکە و یان لەسەر ئەم بابەتە تۆزێک بۆی وشارێک بدەین بە ئێمە مشکلەیەکی گەورەمان هەیە بڕبڕی پشت حتا لە فەرعی ئێمەیە یعنی پێڵێن سەب سپێشاڵەتی واتە پسپۆریەکی وردە یعنی لە دنیا هەیە خەڵک دکتۆر هەیە بەس تەنیا یەک شوێنی فەقەرات ئیشەکە بۆ نمونە بەشی خوارە پسپۆرێکی وردی هەیە لەو بەڵام مشکلەکە لێرە ئەوەیە زۆر کەس هەیە ئیشاکەن دکتۆریش نین ئەو شتانە ئێمە ینی مشکلەکانی ئەبینین نەخۆش هەیە دێت ئەو عیلاجی بۆ کراوە بەڕاستی یعنی شتێکی خراپە سیرێکی پشتی شکاوە سیرێکی زۆر زۆر ئینزلاقێکی بەسیتی هەبوو بەڵام ئێستا زیادی کردووە زۆر سیرەکەی زۆربەی کاتەکان شکاویە دێت سیرێکی بۆیان تەقانەوە پشتی شکاوە ئیتر خۆ زۆربەی کاتەکان لە بین خۆمانە ئەڵێن کە دکتۆرەکان ئێمارایەکە بینین منوانێت تەقانی بێت یان چکم ئەوەنە بە سەختی ئازێتی من هەر ڤیدۆم بینی و هەڵی واستن و لە خوارەوە دەستی ڕاکێشێ زۆربەی کاتەکانش نەخۆش لێمان ئەشارێتەوە ئێمە تەمان بەشێ لە ئیشەکەمان ئەوەیە کە هیستری وەرگین بڵین چۆن بووە و چی زۆربەی کاتەکان لێمانە شارنەوە کە ئەویان کردووە دوای لەوانەیە دوای ئەمەلاتەکەی هەڵە بڵێ وەڵام شتێکی وام کردو باش نییە من نەسیحەت ناکەم ئەو بکەن بە هیچ شێوەیەک ئەکرێ بۆ نمونە کەسێک ئەوە گرفتەی پشتی ئێشێ ئەگەر بێت و ئەو جۆرە لە عیلاج بەکاربێنە زیان با بڵین خراپتر بێت بەڵێ پێشەوە بێت ڕەنگە ئاسان پێش ئەوەی هیچ بزانین ئێمە بەس یەکەم جا هۆکارەکەی بزانین ئەگەر نەزانین هۆکاری ئەم ئازارە چییە هیچ نەوە عیلاج طبیعیەکەش حتا ئەوەی کە لە خستخانە شەکرێ پێمان باش نییە چکم ئێمە نازانین ئەسڵی ئیشەکە چییە لەوانەیە ئێسقانێ بێت زەعیف بوو بێت تۆ ناتوانانی دو عیلاج طبیعی بۆ بکەی میشکێنیت ئەو کات زۆر جار مەوەسال لە مەجلیسێکاڵێ ئەوە ئازارەکەم یەکسەرێکی لەو لە هەڵە بڕبڕی پشتە لەوانەیە بۆی ناوە شێرەمیش پەرامبەرێتە بەرەوەی کە باسی کرد زۆر وەزن قورسی کەسێک کە وەزنی زۆر قورسە کاریگەری ئەبێت لەسەر بڕبڕی پشت زەختەکاتە سەر بڕبڕی پشت خۆی بە تاکیدی لەوەتی خی گەورە ئینسانی دروست کردووە وەکو ئیستا تەمەڵ نەبووە قەزم تەمەڵی لە چییە جوڵەی کەمە ینی ئەگەر چەندێ بگەڕیتەوە دواوە سەیەکی جوڵەمان زۆرتر بۆ وەکو ئیستا نەبوو ئەو کەم جوڵەیە نەخۆشی زۆر دروستەکە یەکێ لەو نەخۆشیانە قەڵەویە قەڵەوی مشکلی زۆرە یەکێ لەو مشکلانە مشکلی بڕبڕی پشتە قەڵەوی لەگەڵ بڕی پشتە دوژمنن هەندێک جار مشکلی هەیە ئازاری هەیە لە بڕوەی پشت عیلاجەکەی بەس ئەوەیە خۆی زەعیف کات بەس ئەوەیە هیچ تری ناوێت ئەوش لەوانەیە زۆر زەحمەت بێ بۆ هەندێک کەس کە ینی قەنەعەتی نییە باشە ئەڵێ هاوسێکەشم قەڵەوە فڵان کەس لە من قەڵەوترە بۆ چیە پشتیژان نان ڕاکە زۆر فرسەتەوە شتێکی بوو نەخۆشم هەر لەو جۆرەم ینی زۆر دابنیشم یان زۆر کەس هەنێ بەم شێوازە ئازار لە پشتی دوای تۆزە دروستە بێ بێ ئیلا پاڵ بەمەوە بۆ نمونە ئەمە پێوەستە بە بڕبڕی پشتەوە یاخود ئازاری دیکەیە پاڵ بەمەوە یەکسەر استراحەتەکەمتر باشە بم وەڵی یەکێ وتمان تەشەنوجاتە یەکێ لە مشکلی تەشەنوجات وام ینی بۆ نمونە ئەگەر شتێک بەردەوام بێت تۆ وەرزش ناکەی ئێستا لە ئێستاەوەڵە چی کاتی وەرزش دەکرد پێشووترم کرد ئەو کاتە ئەوەت هەبوو ئێدەتەوە ئاگرێتەوە سەر وەرزش تەشەنوجاتە بڕۆرە بۆ وەرسەکە زۆر زۆر گرنگە ماسوولکەت بەهێز بێت ڕاستە زۆر گرنگە بۆ پشت وەرزشی بکە دوورەکەی تۆ لەو جۆرە ئازار و زۆر لە ئازاری دیکەش کاک دکتۆر هەر پێوەست بە بابەتی چۆنیەتی دانیشتن ینی حقیقەتە لە کۆمەڵگای کوردیمانایەسە هەموو کەس تەکنۆلۆژیا بەکارێنەوە بە تایبەتیش مۆبایل زۆر بەمان ڕەنگە خەیاڵ بمان باتەوە ناڵێن بە چەندین کاتژمێر بەڵام لە کاتژمێرێک کەمتر زیاتر بوون ئاوامان کردو چەماوینێتەوە یاخۆ ڕەنگە زۆر بەلاری
ئەمانە توانیم بڵێن هۆکارن یان فاکتەرێکن بۆی زیان بە مرۆڤەکانی پشتمان بگەێنێ یان ئەمە حاڵەتێکی یاسایە و گرفت دروست ناکات. بەتەکید مۆبایل یەکێکە لە سەبەبەکانی مشکلەی بڕبڕی پشت لە ئاستی ملە. خۆی جاران شتێک هەبوو پیانەوە تەکستنێک واتە ئەو کەسانی کە خوێنەوار بوون و شتیان زۆر خوێندنەوە منیان ژانی کرد. ئێستا ینی تەمان هەموو خەڵکەوە نەبوو ینی لە شوێنێکا کەم کەسی تیا بوو خوێنەوار بێت و شت بخوێنێتەوە ڕۆژانە 10 ساعت کتێب بگرێت دەسێویان بنووسێ کەم بوو. ئەمانە ئازاری پشت ملیان ئەبوو. ئێستا خەڵ زۆربەی ئازاری ملی هەیە چکم هەمووی تێکستنێکە هەمووی عینەن حرەکاکە کە ئەو کەسانە کردویانە خەریکی نووسین و خوێندنەوە. لەبەرەوە ماوەیە زۆر ئاوا ڕائوەستیت سەرنجت ڕاکێشێ مۆبایلەکە چتە ناو مۆزوعەکەەوە جواب بدەیتەوەش تۆ ئاگادلی نییە. ینی هیچ حاڵەتێکە ئەوە نییە ملت ینی سەرنج ڕابکێشێ ملت هیچ شوێنێک نەجۆڵیت ناجۆڵیت ئەگە ئەو مۆبایلە نەبێت جوڵەیەک هەرەکەیت وات لەکە ناجۆڵی ماوەیە زۆر ئەو ماسوولکانە ناجۆڵێن خوێن کەم ئەچێ بۆ ئەوێ یەکێکە لەو هۆکارەکان بڵێ زۆر پێشتیش هەماشت پێکرد مێشک و بڕبڕی پشت پەیوەندیان هەیە بەیەکەوە ئەگەر ئازارێک لە بڕبڕی پشتە ڕووبات چه حاڵەتێکە ئەگاتە مێشک ئەمە چ پەیوەندیکیان هەیە پێکەوە. هەچی دەمار هەیە لە ناو مێشکەوە ڕۆبتە بە پشت لەوێەوە دێ بۆ دەست و بۆ قاچ و بۆ پێست و بۆ نمونە من دەستمە جوڵێنم ئەوە ئیعازێکە بەویستی خۆم لە مێشکەوە هاتوو بە ئیرادی خۆم لە مێشکەوە ئەو ئیعازە هاتووە بۆ وایەرانەیە کە پێڵین دەمارێمە بۆ وایە هاتووە ئەی جۆڵێنێ یەک شوێنێ لە شتە جوڵێنی ئەوە ئیعازە لێو هاتووە. زۆربەی کاتەکانش هەند ینی مشکلی خواری پشت سەرێشە و شت دروست ناکات بەڵام مشکلی مل لە ئاستی مرۆڤی پشتە لە مل جاروا هەیە سەرێشە دروستەکە خاستان لە بەشی پشتی سەر یەکێکە لە هۆکارەکانی سەرێشە سەرێشە ئەگەڕین بۆ سەبەب نایدۆزینەوە سیرێکی مشکلی مرۆڤی پشتی هەیە. زۆر باشەکە لەو کاتەی ماوەمانە با بچینە سەر چارەسەر خۆ سپاس بۆ خوا لە هەرێمی کوردستان تەندروستی یاخود با بڵێن بڕانجی بڕبڕی پشت تەواوی تەکنۆلۆژیای تەندروستی ڕۆژ تەواوی زانستی ڕۆژی پزیشکی لە هەرێمی کوردستان لە ڕووی نەشتەرگەریەوە لە ڕووی عیلاجەوە هەمانە یعنی ئەوەی کە ئێستا هەیە زۆربەیمان هەیە ئەمە خۆشحاڵەیە. چارەسەرەکان چین یان خێراترین چارەسەرەکان یاخود ئەوەی کە ئێوە ئەیکەن هەر نەشتەرگەریە لە زۆرجا خەڵک لە نەشتەرگەریە ترسێ یاخود بە پێی قۆناغی کەیسەکە کرێ چارەسەری تری بۆ دابنێن. تەمانەوە پرسیارێکی زۆر جوانە خۆی ئەم ئیشی ئێمە هەرەوە نییە نەشتەرگەری بزانین بیکەین گرنگترین شت لە ئیشەکە ئێمەیە نەشتەرگەری بۆ کێیەکی و لەوەش گرنگتر بۆ کێ نایکەیت هەندێک کەس زەرەرە کا لە نەشتەرگەری پشت هەندێک جا ئەبێ نەیکەیت باشتر وانەیەکی چاوەڕێەکەی بە حەلی تر یان جاروا عیلاج طەبیعیە دەرزیەکە نازانم چی ئەم شتان ئەگەر گەیشتە ئاستی نەشتەرگەری پشت ڕۆژانە لە گۆڕانکاری هەیە ڕۆژانە تەکنۆلۆژیا شتی تازە شەریکاتەکان منافەسەیانە لەگەڵ لەسەر شتی تازە بۆ پشت ئەویش یەک شتێکمان پێ ئەڵێ ئەوش پێمان ئەڵێ حتا خۆمان وەکو دکتۆر و نەخۆشش زۆربەی کاتەکان هێشتا ڕازی نین لە نەتیجەی نەشتەرگەری پشت بۆیە زوو ئەگۆڕێت یعنی ئەو نەشتەرگەری من ئەم کرد پێش 20 ساڵ ئێستا نایکەم پێش 15 ساڵ ئەم کرد ئێستا نایکەم گۆڕاشتەکە و لەوانەیە 10 ساڵترش 5 ساڵتر ئێستا زوو ئەگۆڕێت چکم توێژینەوەکان تازە ئەبنەوە لەگەڵ خبری خۆمان و خبری خەڵکی تریش و تۆکە گۆوارێکە خوێنیتەوە خبری چەند دکتۆرێکە بۆ چەند ساڵێ ئێسوادە لەمانە ئاکەی شتەکان ئەگۆڕێت شەرت نییە هەموو نەخۆشی نەشتەرگەری پێویست بێت زۆربەی مشکلی پشت نەشتەرگەری ناوێت زۆربەی زۆریان بەس ئەوەیە چاوەڕێکیت و جاروای خۆی چاکە بێت بەڵام گەکەیشتە ئاستی نەشتەرگەری ئەو کاتە نەشتەرگەری پشت نەختێ مەسرەفی زۆرە لەبەر ئەوەی لەوانەیە ئەدەوات بەکاربێنی جاران بۆ نمونەیەمە بڕغۆمان نەبوو یان هەبوو لە پلاتین دروستەکرا ئێستا لە تیتانیۆمە مادەکەی گرانترە جاران ئەو دیسکانە بۆ نمونە لە من لامانە برد ئێسقانی نەخۆش
خۆیمان ئێسخانمان لە حوز دەرەکرد دامانەنا تەمان ئەوە مەسرەفەکەی کەمترە بەڵام گرفتێکی بۆ نەخۆشەکە دروستەکرد بۆ نمونە ئەلێرە ئازارێکی بۆ دروستە بوو یان جارەوە پشتێنەکەی ئەویت ئەکەوێت ئێستا مادە هەیە دایانی ئەو مادانە هەموو ڕۆژەشتی تازە دەرەچێت لەبەرەوە تەکلیفەی زیاتر ئەبێت خۆشکرد لەگەڵ دەرچوونیان ئاگەنە کوردستانیانی الحەمدوللا هەمانە پارەت هەبێ هەموو شتێک زۆگات هەر حەزەکەم یانی بەڵێ ئەگات کەتی تەندروستی لە کوردستان دانەبڕێ کۆمپانیەکان ئیشیان ئەوەی بگەێنن ینی ئیشەکە بزنسە کۆمپانیەکان ئەمڕۆ چۆن کۆمپیوتەرێک تۆ تازە مۆبایلێ ئێستا دەرچووە لە ئەمریکا تۆ مانگێتر لە دەست تۆی ئەمڕۆ لە دەست تۆ هێشتا ئەمریکیەکانیان کرد کاکتۆر هیچ حاڵەتێکی چارەسەری هەیە بوون لە هەرێمی کوردستاندا ئیتی چارەسەر نەکرێت و چێتە دەرەوەی وڵاتیانی شتێکی وا هەیە کە بوون ئەو ئامرانی کە باستان کرد نەبێت لێرە وڵی زۆربەی شتەکان هەیە بەڵام ئیتر ئەتیما دەکاتە سەر خۆشمان چەندێ خبرەمان هەیە ینی ئێمە کە نوعی ئیشەکەین لەوانەیە لە نوعێترا هەنێ خبرەمان نەبێت ئەبێت تەدریبی ئەوێەوە هەندێک شت هەیە ئێمە تەدریبمانتیانە کرد و خبرەمانیە لەوانەیە پێویست کات بۆ نمونە ڕاستکردنەوەی بڕبڕی پشت جاروە هەیە هەر بە سکماک خەلەلەکە ئەوەنە زۆرە خوار و بۆتەوە ڕاستکردنەوەکەی ینی سنتەرێکی تایبەتی ئەوێ ئێستا خۆشببختانە هەیە دەست پێ کردووە لەو برانجە کە ڕاستکردنەوە ئەکەن ئەوەی چێکە لە عملیاتە ینی زۆر ئاڵۆزەکان جاران ئەچوون ئیستا وردەوەرەوە خەریکە لێرەش دەست پێکات انشاءالله خوا دەست خۆش بێ دکتۆریان ئەگەر شتێک ئێمە درکمان پێ نەکرد بێ و گرنگ بێ نەخۆش یان هاونیشتیمانیان بیزانن دەربارەی نەخۆشیەکانی بڕبڕی پشت و ئازار و کار و چارەسەرەکانی یان پەیامێکی کۆتاییگەر خۆت هەت بێ دەستان خۆش بێ وڵی هیچم لەبیر نییە بەس یەک شتێکی سە بە بۆنەی تەکنەلۆژیای تازە و مۆبایل نەخۆش وایە جاروایە ئەشیعەکەت بۆ ئەنێرێت ئێمارایت بۆ نێرێت سەر و خوارگردوێتی بە کوالیتێکی خراپ ئەڵێ ئەمە چی ئەوێ تەمان ئەمە زۆر ئەمە لە ئاستی ئێمە کە دەرسی تەلەبەی کۆلیجی پزیشکی هەدەین ئەمە غەڵەتترین شتەکە بیکات یەکەم شت ئەبێ نەخۆش ببینی پرسیاری لێ بکەی دوایەوە فەحسی سەریری بۆ بکەی ئەنجە دوایەوە سەیر ئەشیعەکان و فەحس و هەچی فەحسەیە دوایەوە سەیریکی هەمووی ئاوا بە مەرتەبەیە لەبەر ئەوە ئەمە شتێکی غەڵەتەوەیانین لە ڕێی ئەشیعەوە جاران پەیامە بێ بۆ پزیشکەکان بێ کە زانیاری نەدەن بە نەخۆشەکان ئەگەر نەخۆش ناردیت باش نییە ئەوە بەڵام مەسەنەن جەنابەت پزیشکی لە بوارێکە من پزیشکم لە عینەن بوارە من ڕسمەکە بۆ بنێرم شتێکی زۆر ئەتیادیە من نەخۆشەکەم بینیوە ئەزانم چیەتی فەحسم کردووە ڕێک بۆتی باسەکەم لەوانێت تۆ پرسیارێک تەبێ بڵێ ئەو فەحسە بۆ کردووە ئەڵم بڵێ یان بۆم نەکردووە ئەڵم باشە بۆ یەکەم و بەیانی جواب دەدەمەوە لە بینی پزیشکەکانە زۆر ئەتیادیە تیلمێدیسن حتا لە بینی نەخۆش و پزیشکشە ئەتیادیەکە من بینی بێتم و ئێستا وەکو فۆلۆ ئاپ ڕقمی تەلەفۆنم داوە پێی و پرسیارم لێکا و جواب بێدەمەوە زۆر ئەحتیادی بەس یەکێ من نەمبینی بێ بەس تەنیا ئێمارایەکەی نردووە ئەڵێ ئەمە نەشتەرگەری ئەوەیان نا وەڵای ئەوە غەڵەتێکی زۆر گەوری زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر عەلی عومەر پزیشکی پسپۆری نەشتەرگەری مێشک و بڕبڕی پشت یەخوا بەخێر بێت. سپاس